بێگومان ئاینی پڕ لە خێر و بەرەکەتی ئیسلامی مبارەک گرنگیەکی زۆر تایبەتی داوە بە مەسەلەی ماڵ و دارایی و سەروەت و سامانی شەخسی یا سەروەت و سامانی گشتی. بۆیە لە دوو ڕوانگەوە ئاینی مبارەکی ئیسلام باس لە گەورەی ماڵ ئەکات. لە دەیان ئایەتی قورئانی مبارەک و لە دەیان فەرمودەی پێغەمبەری بەڕێز و خۆشەویستە صلی الله عليه وسلم باسی گەورەی و گرنگی ماڵ کراوە. بۆ نمونە قورئانی مبارەکە فەرمی ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. قورئان لەم ئایەتە مبارەکە ماڵی بەمایەی ڕاوەستاوی ژیان ناو بردووە. بۆیە ماڵ لە ئاینی مبارەکی ئیسلامە تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە. قورئانە فەرمێ ماڵەکان تەسلیمی دەستی کەسانێک مەکەن کە بەڕاستی عەقڵیەت و سەلیقەی ماڵ سەرفکردنیان نییە، چونکە ماڵ مایی ڕاوەستاوی ژیانە. التي جعل الله لكم قياما. ولا لە ئەحکامی شەریعەتی ئیسلامیشا ئێمە ضرورياتمان هەیە، ضرورياتی خەمسی پێوتریانی ئەو پێنج شتە گرنگەی لە ئیسلامی مبارەکایە کە بریتێ لە دین و لە نەفس و لە نەسل و لە عەقڵ و لە مال. یعنی لە پێنج ضرورياتەکەی ئیسلامە یەکێکیان بریتێ لە ماڵ. بۆیە هەر یەکێ لەم ضرورياتانە دوو جۆر حکمی بۆ دانراوە. حکمێکیان حیفزی بکەی بیپارێزی و حکمێکیان بۆ هەر کەسێک کە بیەوێت دەستدرێژی بکاتە سەری. جا بما فيه من ضمنی ئەو پێنج دەستەواژە گرنگە لە ئیسلامە ئەو پێنج ضرورەتە یەکێکیان ماڵە. بۆی ئیسلامی مبارەک دوو ڕێگەی بۆ گرتوۆتە بەر. یەکێکیان ڕێگەی دەستخستنی ئەم ماڵەکە بەیع و کاسبی حەڵاڵە. دووهەمیان ئەحکامی هەڕەشەی داناوە بۆ هەر کەسێکە ماڵ بە فیڕۆ بدا و ماڵ بە هەدەر بدا لە ڕاستیە. بۆیە بەیع و مامەڵەی داناوە بۆ دەستخستنی ماڵ و سەروەت و سامان و گەشەدان بە سامانی شەخسی یا سامانی گشتی. و لە مقابلی ئەمە هەڕەشەشی کردووە لە هەر کەسێکە ماڵ بە فیڕۆ بدا. بۆ نمونە قورئان ئەحکامی بڕینی دەستی دزی داناوە. بۆچی لە ئیسلامە ئەبێ دەستی دز ببڕێ؟ چونکە ماڵ بەرەو ئاقاری خراپ ئەبا لە ڕاستیە. جا چی ماڵی شەخسی بەهادەر بدرێت چی سامانی گشتی، قورئان هەڕەشەی کردووە لەوانە لە ڕاستیە. بۆیە پێغەمبەری بەڕێز و خۆشەویستیش عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی داوە فەرمێ لە ڕۆژی قیامەتە هیچ یەکێک لە ئێوە دوو قاچی لە بەردەستی خوای گەورە هەنگاو نانێ تا لە چوارشت پرسیاری لێ نەکەن لە عمری بەگشتی، لە گەنجێتیەکەی و لە زانستی و لە ماڵی. بۆ هەر یەکێک لە تەمەن لە گەنجێتی لە زانست یەک پرسیارەکە خوای گەورە، بەس بۆ ماڵ دوو پرسیاری لەسرە لە ڕۆژی قیامەتە. یەکەمیان لەکوێ ئەم ماڵی دەستخست ئەبێ سەرچاوی دەستخستنەکەی حەڵاڵ بێت، مەشروع بێت، نابێ بە گەندەڵی و بە دزی و بە کاولکاری ئەم ماڵە دەست خرابێ. دووهەمینیان وە لە چیشا سەرفت کرد، هەر وەک پەیداکردنەکەی پرسیاری لەسرە سەرفکردنەکەشی پرسیاری لەسرە لە ڕاستیدا. ئەوە لایەنی یەکەم گرنگیدانی ئیسلامی مبارەکە بە ماڵ و بە دارایی بە سامانی شەخسی یا سامانی گشتی. بە مقابلی ئەمە قورئان هەڕەشەشی کردووە لە هەر کەسێک گەندەڵی بکە، بەڕاستی دزی بکە، سەروەت و ماڵی خەڵک بدزێ بە هەدەری بدا لە ڕاستیە، هی خۆی بە هەدەر بدا یا هی گشتی، هەڕەشەی زۆری لە ڕاستیدا لەسرە. ئێمڕۆژ ئێمە لەم وڵاتی ئێمە بەداخەوە ئەتوانم بڵێم دەسەڵاتێکمان هەیە زۆر خەمسارد و کەم تەرخەمە لە ئاستی سەروەت و ماڵ و سامانی گشتیە. بۆیە ئەوە حاڵی گەل و وڵات و میلەتە، هەم لە ڕووی بژێوی و مەعیشەت و دارایی، هەم لە ڕووی پرۆژە خزمەت گوزاریەکان کە بە ئیعترافی بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە خۆیان ئەڵێن ئەگەر کەمێک دەست لەم بە هەدەردان و دزی و ئەوانە هەڵگرین بەشی موچە و بەشی بژێوی هەموو ژیانی خەڵکیش ئەکا. بۆیە ئەم حکوومەت مەسئول و بەرپرسیارەتی گەورەیە لە ئاستی سەروەت و سامانی ئەم وڵات و میلەتە، و هەم میلەتیش مەسئول و بەرپرسە لەوەی کە چۆن ماڵ پەیدا بکا و چۆنیش سەرفی بکا لە ڕاست. گومان مامەڵەی بەرپرسانی ئێمە مامەڵەیەکی تەندروست نییە لە ڕاستیە، چونکە بەڕاستی بەداخەوە کەمینەیەکیان ئەبینین جار ناوی خوا و خەمی گەل و وڵات و میلەتی هەبێ. بەداخەوە ئەتوانم بڵێم زیاد لە ئەندازە سەرقاڵی گیرفان پڕکردن و بانقەکان و مەحسوبیەت و منسوبیەت و ئەوەندەی لە خەمی خۆیانان هەموو دنیا شاهیدەکە ڕوبعی ئەوە لە خەمی وڵات و گەل و میلەتیانانین کە ئەمەش عاقبەت و ئایندێکی زۆر مەترسیداری ئەبێ. بۆیە ئەمانە کراونەتە مەسئول و بەرپرس و
بەڕاستی کاربەدەست لە خزمەتی گەل و وڵات و میلەتا بن، جاگەر لە خزمەتا بن بۆ خۆشیان باشە بۆ میلەتەکەش باشە. بەس بەڕاستی ئەم ڕێچکە و ئاقارەی کە گیراوەتە بەرکە 30 ساڵە ئەم گەل و وڵات و میلەتە ئەناڵێنێ بەڕاستی خەتەرە هەم بۆ دنیا و بۆ قیامەتیشیان. یانە واجبیانە عەدالەت بن لەگەڵ گەل و وڵات و میلەتە، واجبیانە خزمەتکاری ڕاستەقینەی گەل و وڵات و میلەت بن، واجبیانە مامەڵەی دارایی و سیاسی و کۆمەڵای لە هەموو ڕووەکانەوە حکوومەت ئەبێ خزمەتکاری میلەت بێ و ئەبێ میلەت هەمیشە تاجی سەری حکوومەت بێ، بەڵام حکوومەت وەختێک ئەبێتە بیلبیلەی چاوی گەل کە حکوومەتێکی دادپەروەر و بەڕاستی مامەڵەیەکی جوانی پڕ لە خێر و بەرەکەت لەگەڵ ئەو وڵات و میلەتا بکات.